پشکی کورد لە بودجەی گشتی ساڵ ئەو بەستەڵەکە گەورەی ساڵانە لە نێوان بەغدا و هەرێم دروست دەبێت و توانەوەشی ئەستەما. قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم ماوەی زیاتر لە 2 هەفتە بە سەرۆکایەتی شاندێک لە بەغدا بوو، دوای ئەو ماوەیەش ڕایگەیان کە لەسەر پرسی بودجە لەگەڵ بەغدا ڕێککەوتون. دوو مەرجی لەسەر هەرێمی کوردستان داناوە. مەرجی یەکەمی تەسلیمکردنی داهاتی نەوت ئەقیامی نەوت لەگەڵ داهاتی غەیرە نەوتی. بۆ هەردوو بابەت ئێمە هاتین بۆ جێبەجێکردنی. مقابل بەم دوو مەرجە هەرێمی کوردستان لەم 26 تریلیۆنەی کە وەرگیراوە بۆ پڕکردنەوەی ئەم عجزە حەسەیەکی هەیە. تاکو ئێستا بەداخەوە ئێمە ئەو حەسەی کە هی هەرێمی کوردستانە دەستنیشان نەکراوە بۆ ئێمە. بەپێی زانیاریەکانی ئەنارتی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بڕیاریان داوە کە بۆ تێپەڕاندنی یاسای بودجە و زامنکردنی پشکی کورد لە یاساکە دەبێت شاندێکی باڵای سیاسی کورد سەردانی لایەنە سیاسەکانی عێراق بکات. هەرچەندە پشکی کورد لە بودجەکە بە 12.67% دیاری کراوە، بەڵام ئەم ڕێژەیە لە ساڵانی ڕابردووش بەو شێوازە بووە و شەڕەگەورەکە لە پەرلەمان یەکلایی دەبێتەوە و لە دەرەوەی یاسا کۆنەکەش هیچ ڕێکەوتنێک نەبۆ تێپەڕاندنی بودجەی ساڵی 2021 کراوە و نەبۆ یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی کراوە کە هۆکاری سەرەکی مانەوەی شاندەکە بوون بۆ چەند ڕۆژێک لە بەغدا. تاکەی ئەم سیاسەتە بەردەوامە بێ، تاکەی خەڵک بە چاوەڕوانیەوە بمێننەوە. لەبەرەوە ئەوان بەڕاستی بەتەنگ قەزیەکەەوە نین لە ڕیشەوە چارەسەریکەن، بەتەنگ تێپەڕاندنی ئەم قەیرانەوەن بە وەرگرتنی هەندێک پارە لە بەغدا. بەداخەوە ئەمە سیاسەتێکی هەڵەیە برسیکردنی خەڵک کوردایەتی نییە و نەوتیش نەتەوە و خاک و ئاڵانیە. بودجەی گشتی عێراق بە زیاتر لە 150 تریلیۆن دینار دیاری کراوە و لەو ڕێژەیەش نزیکەی 63 تریلیۆن دینار کورتێنانی هەیە و پشکی کوردیش هاوشێوەی ساڵانی پێشوو بە 12.67% دیاری کراوە و جیاواز لە ساڵانی پێشوش بودجەی ساڵی 2021 بڕیار لەسەر باج خستنە سەر موچەی فەرمانبەران دراوە و ئەمەش وای کردووە کە پرسی تێپەڕاندنی بودجەکە لە پەرلەمان ئاسان نەبێت. ئومێد محەممەد NRT بغداد.